سڵاوێکی کافکایی لە مەسرور و قوبەر لە نووسینی سەردار محەممەد. هەڵەیەکی گەورەیە ڕقلێبوونەوە لە شاسوار بەو ئەندازەی بەرچاومان تاریک بکات کە پێشێلکاری و نادادیەکانی یەکێتی و پارتی نەبینین. 1001 تێبینی و ڕەخنەشمان لە شاسوار و شێوازی کارکردنی هەبێت ناکاتەوەی بەرامبەر بەکارهێنانی دادگا و دەسەڵاتی دادوەری لەلایەن یەکێتی و پارتیەوە وەک ئامرازێک بۆ سەرکوتکردنی ناڕەزایی و کوشتنی ئازادی بێدەنگ بین. ئەگەر پێت وایە ئامانج لەم نەشتەرگەریەی دەسەڵاتی دادوەری لە سلێمانیان هەولێر تەنها شاسواریان شێروانیە ئەوە هەڵەی ئامانج پاوانخوازی و سەپاندنی هەرچی زیاتری دەسەڵاتی یەکێتی و پارتیە. پارتی و یەکێتی کە هیچ جیاوازی و هیچ ڕکەبەرێکی سیاسیان قبول نییە وەک دوژمن لە هەمووانە دەڕوانن گوێڕایەڵیان نابن یاخود ناڕازی و یاخین هەر دەرفەتێکیشیان بۆ بڕاخسێبیان و یەک دەدۆزنەوە و لە کەشێکی کافکاییدا لە ڕێگەی دادگاوە سزایان نەدەن. لا بەرامبەردا گرنگە خەڵکی ناڕازی و هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەوە تێبگەن ئەگەر شاسوار و شێروانی وەک جۆزێفکەی پاڵەوانی دادیاییکردنی کافکا بە تەنها بێکەس و بەپشتیوان لە بەردەم دەسەڵاتێکی دادوەری بە سیاسی کراودا بەجێ بهێڵرێن ئەوە نیشانەیەوەیە هەڵگری خەونی گەورە نین. ئەمەتان لەبیر بێت ئەوەی ئێستا لە مەترسیدایە شێروانیان شاسوار نییە بەڵکو ئەو ناڕەزایی و ڕادەربڕینەیە کە لەم هەرێمەدا هەیە. باشترین کار کە ئەمڕۆ مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی بیکەنەوەیە کەمێک واز لە کۆبوونەوەی فلکلۆری و لە پارەژماردنی داهاتی نەوتی و نانەوتی و لە ئەسپسواری و تۆپانێ بهێنن و بچن کافکا بخوێندنەوە. لەبەرەوەی خوێندنەوەی کافکا هەم مێشکی مرۆڤ ئەکتیڤ و چالاک دەکات هەم باشترین گزارش لەم کێشە تاریک و کەی بەش دەکات کە وڵاتێکی بەدبەختی وەک ئێمەی لە سایەکێتی و پارتیدا تێکەوتووە. بەیانیەکیان نیوە شەوێت کەسێک سەرڕای ئەوەی هیچ تاوانێکی ئەنجام نەداوە دەتوانرێت دەستگیر بکرێت. ئەمە یەکەم ڕستەی ڕۆمانی دادگاییکردنی کافکایە. جۆزێفکەی لەلایەن دادگاوە تاوانبار دەکرێت بەبێ ئەوەی بزانێت بۆشی تاوانبار. پۆلیس دێن و دەیخەنە زیندانەوە. ئیتر جۆزێفکەی چەندان هەفتە و مانگ دەهێنرێت و دەبرێ و ژوراوژووری پێدەکرێت. تا وردە تێدەگات ڕوبەڕووی کێشەیەک بۆتەوە کە چارەسەرکردنی مەحاڵە. تێدەگات کە دەسەڵاتی دادوەری میکانیزمێک نییە بۆ پاراستنی مافەکان بەڵکو ئامرازێکی دەسەڵاتە بۆ سەرکوتکردنی مافە مەدەنیەکان و ئازادیەکانی تاک. هۆڵەکانی دادگاش تەنها شانۆیەکن بۆ کۆنتڕۆڵکردن و تێپەڕاندنی حکومێک کە پێشوەخت لەلایەن دەسەڵاتێکی زەبەلاحی بیرۆکراسی و توتالیتاریەوە درا. ئەمڕۆ هەر هاوڵاتیەکی ئاسایی لەم هەرێمەدا پێ بزانەیان نەزانێت کۆپیەکی جۆزێفکەیە تەنانەت ئەگەر بێت تاوانیش بن بەڵام لە هەر زۆنێکی ئەم هەرێمەدا گەر پارتیان یەکێتی نەبن ئەوە هەر بە تاوانبار و بێمافدا دەنرێت. لاسایە یەکێتی و پارتیدا لە دۆخێکی هێندەش پرزە و ئاڵۆسکەودا دەژین کە بەردەوام بە دەوری بازنەیەکی بۆشی بێمافی و بێکاری و بێموچەیی و بێدادی و نایەکسانیدا دەمانخولێننەوە و بەرەو تونێلێکی تاریکی کافکایی پەلکێشمان دەکەن. ئێستا لە کوردستاندا دادگا و داواکاری گشتی و دەسەڵاتی دادوەری نەک هەر سەربەخۆنین بەڵکو وا دەردەکەوێت وەک زۆرێک لە دامەزراوەکانی دیکە بەڕێوەبردنیان بەبێت تەندەردرابێت بە دوو کۆمپانیای کەسب و زەرد. ئایا مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی دەرک بەوە دەکەن کە تا دێت دەسەڵاتی نەوەی دووەمی ماڵی بارزانی و تاڵەبانی خۆسەپێنتر دەردەکەون؟ ئایا لەوە تێدەگەن بەکارهێنانی چەندین جۆر توندوتیژی و ئەو نادادی و کێشەخینکێنەرەی هێناویانەتە ناو واقعی ئێمەوە بەزای پڕلەستەمکاری کافکاشی تێپەڕاندووە؟ ئەگەر دەرک بەوانە ناکەن ئەوە پێویستە باش لەمە تێبگەن. شەرعیەت گرنگترین ڕەگەزە لە دنیای ئەمڕۆدا کە حکومڕانی ئاسان و بەهێز و سەقامگیر دەکات. بەکارهێنانی هەر جۆرە توندوتیژیەک ئەوە ناسەلمێنێت کە پارتی یەکێتی بەهێزن بەڵکو بەپێچەوانەوە ئەوە دەردەخات کە بۆ مانەوەیان ناچارن تەنها پشت بەهێز ببەستن چونکە شەرعیەتیان زۆر لاوازە یا هەر نەماوە.